سڵاوتان لێبێ بەڕێزان لە تازەترین قسەی حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە ئێستا بەرپرسین لە موچە واتە مەسئولیاتەکەیان بەرپرسیارەتەکەیان لە سەرشانی خۆیان لابردووە دەمێ هەمان ئەم پرسیارە لە هاوڵاتیان بکەم کێ بەرپرسە لە موچە ئەوە نزیکەی دوو مانگە نزیکە بێتەوە لە دوو مانگ خەڵک موچەی وەرنەگرتووە بزانم تا چەند کاریگەری خراپی لەسەر ژیانیان داناوە کێش بەڕاستی بەرپرسە لەوەی موشەی ئەم خەڵکە دابین کا لەگەڵ ما بن بەشێک لە هاوڵاتیان وەرەگرن مێوەش بینەی وەڵامەکانیان بفەرمێن. حکوومەتی هەرێم تازەترین قسەیەوەیە ئەڵێ من بەرپرس نیم لە پێدانی موچەی ئێستا. تۆ ئێستا کێ بە بەرپرسەدانی کێ بەرپرسە لەوەی موچەی خەڵک بە؟ ئاز دەکەم یەخۆ خێر بێنە سەر چاوم هیوادارم ئەم مەنهەجەکە ئێوە و یەکگرتووە ئەوانەی کە فیعی ئیسلامین نێڵن ئینسانی لاوەکیتان تیا ترۆقی بکە تێگەشتی نێڵن خەڵکانێک کە بێوە سەبەبیەوە کە خەڵک تەعلیق لە قورئان بە تێگەشتی ئەنجا مەسەلەی ئەم مەسەلەی بووجە تۆ خاوەنی عایلەیەک بیت خاوەنی عایلەیەک بێ عایلەکە و برسی بێ زەرورەتی بێ قبول ئەکەی پارەکە لە ماڵات دانێ و عایلەکە و برسی بێ نابێنەوە هەر جوان نییە هەر بۆ شخصیاتی من تەئکیدم من پیاەکم بە عەمرم ماڵدی چنم تەجربەشم هەیە الحەمدوللا ڕێز و حورمەتیشم هەیە الحەمدوللا لكن تأكيد بأم حكمته أكا أئسي جري خواردو بدأت الشيعة يعني بعام جير ما خواردو أولي كبري ثانيا كمال يعني يقولون يعني كي خلقي كي مدني يعني يقولون يكيدي يعني بارتي يعني يكرد عام جير ما خواردو بدأت الشيعة تيجي هوادارم يكبر يكمان هوادارم يكبر يكمان أقامان لحكم الراني كمان بيه بعد لا تشينا دي حكم الراني كمان لا تزنتي بەڵام بۆچی حکومە ڕانیەکەمان ئەڵێ من بەرپرس نیم لە موچە بابا تعلیقۆ قسە ئاراسی حکومەت نەکەین بابا تێکدان و قسە ئاراسی حکومەت نەکەین حکومەت پێ خوای گەورە پێمان ڕجوا بێنی کەس نییە لەسەر عەرزا بەقەدەر ئەم کوردستانی ئەمە پارێزراوی و خاوەنی حەزار لەدانی موچەوە نزیکە بێتەوە لە دوومان خەڵک دەڵێ موچەم نادەیتێ تەحملی و مەسئولیاتە ناکەی حکومەتیانم دەڵێ ئێمە بەرپرسین لە موچە تۆ وەکو خۆت کێ بە بەرپرسەزانین لەوەی موچەی خەڵک بدە بەرپرسیارەتی شتێکی زۆر گەورەیە هەموو کەسێ ناتوانێت تەحملی بکات یەگەی ئەوەی کە ئەخلاقی تیابێت شتی تیابێت مەسئولیاتی خەڵک هەڵەگرێ بەس ئەگەر ئەوەی کە بڵێ هەڵیەگرم و هیچیشی بۆ نەکا و هەموو ئەو ئیمتیازاتانەی کە هەیەی لە ناوی بەرێت چی ئیمتیازاتێکی ئێمە هەیە هاتوۆتە دی ئێستا ئەمان تەحملی ئەو مەسئولیاتە ناکەن بۆی لە خوێن دوورەخەنەوە ئێجا کاکەەوە 30 ساڵە نەیان کردووە 30 ساڵە کاکە 30 ساڵ بە هەموو حەق و حسابێک دەوری 300 ملیارد دۆلار هاتوۆتە کوردستانەوە بۆ سێ پارێزگای بچکۆلە یعنی هەریز نییە وەکو ئوتێلێک وایە وەکو ئوتێلێکی سین وایە 5 ملیۆن کەس چییە 300 ملیارد دۆلار هاتۆ بۆ 5 ملیۆن کەس ئێستا هیچ شتێکی دیاری نییە من لەم دێک دوو ڕۆژە لە ڕۆژهەڵاتی خۆمان کوردستانی ئێران و تێگەی لە هەموو قەزاوناحەکان هەمووی خەیکی جادەوبان چاکردن هەموو قەیرانش لە وڵاتەکە کاکە نەک خەیران وەڵی وڵاتێکە یەک ماڵ تەنکی ئاوی نییە یەک ماڵ تەنکیی نەوتی نییە یەک ماڵ هەچیش بێ نیەتی هەمووی بە حازری لە بەردەسیاتی بە کارە باوە ئەو سەردەشە من ئاوم کردوتەوە ئاوەکە توانای هەموو بەلاکە خەی بۆش ئەشکە ئەو نە بەقەوە دوو وتم ئەی تەنکەکەتان تەنکیی ئەمانچی تیم چەند ساڵەوان وتیەوەتە بە بیرەوەری ئێمە وایە محافظەیەکی وەکو سلێمانی نیوەی ئاوی هەیە نیوەی نیەتی هەولێرەوە هەر نیەتی هەولێر نیەتی ئەم دواکەوتنی موچەیە تا چەند کاریگەری خراپ لەسەر ژێوی ژیانی خەڵکو و بازاڕش من بە خۆمەوە کاریگەرێکی زۆری لەسەر دروست کردوم کاکە من جاران بڵێن ئەم توانی لە ڕۆژەکە
زۆربەی شتەکان دابین بکەم بۆ ماڵەوە بیبەمەوە شکا پارەم پێ بوو موچەکەم هەبوو تێگەی ئێستا بە هەفتەیەک ناتوانم ئەو شتێک کە ڕۆژێ لەمەوە پێشکڕیمە بیبەمەوە یعنی چۆن هینی نییە تۆ ئەمە چەند پاشەکە و دەوە ئەوە هەر حسابی مەکە دوو مانگیش ئەوە مانگی شەش و مانگی حوتە موچە نێرا باشە حکوومەتێک ئەگەم موچەی پێ نەدێت چاوەڕێ هین بکات بەغا بکات ئەوە چ حکوومەتێکە گوناانێ دەست یانی هەر بە حیای خۆی واز بێنێ باشترێکە چونکە ئەزانکی هەموو شتێکی ناحەقی هەر کۆتاییە شت نییە ناحەقی و پێ بکرێت و کۆتایی نییە بەڵام ئەمان چونکە سڕن سڕ بە خۆیان نازانن تێگەی لە بە هەموو ڕۆژێک هەر کۆتایی دێ کۆتایی دێ چۆن کۆتایی نایە کاکە هەر میلەتەکە چەند عەزاب بێنێت چەند ژین بزێ هەر ئەمێنێ بەڵام ئەوەی کە غەدر لە میلەتە کاکە نامێنێ خۆی غەدر خوا هەتا حەقێک تەحملەکە و سەبرەکە هەر کۆتایی بەو شتێت موچە هەتا ئێستا نەدراوە باوی نزیکەیەوە خەریکە چێتە دوومان حکوومەتی هەرێمەڵێ ئێمە بەرپرسنین لە موچە بەڕێی جەنابەت کێ بەرپرسە لەوەی موچەی خەڵک دابین بکرێ وڵی ئەو کەسە بەرپرسە کە بەرپرسیارەتی ئەم میلەتی هەڵگرتووە هات کاتێک کە ئەوەی بەرپرسیارەتی ئەم میلەتی هەڵگرتووە خۆی هاتە سەر شاشەوتی ئێمە بەرپرس دین لەم میلەتە ئەو کاتە بەرپرستی ژنیە لە موچەیە میلت باشە بەڵام ئەوان ئێستا وەکو جەناب دەڵێ خۆیان بە بەرپرسی خەڵکە زانن پۆست و پلەی گەورەیشان هەیە بەڵام خۆیان بێبەریەکەن لەوەی کاڵێن موچە ئێستا لەسەر ئێمە نیە من شقی چێکە جاخۆ منش خۆم بۆ بەرپرسم پیاوێکی دەسەڵاتدارم ئاغای دەیەکەم بەڵام ئاغای دێ بم هەر بەدەمی خۆم ئاغا بم بە تەحملی مەسئولیاتەکەش نابێ یارمەتی ڕعەتەکەم بم ئەی ئەم میلەتە وەختی خۆی 500 شەیدیان لە پێناوی کوردستانە بۆ ئەوە نەیاوە بەی ساعەت بژی خۆ بۆەوە نەیاوە تۆ بڵێ من لەگەڵ عێراقا ڕێ بکەوم ئەم هەرێمە عێراقا ژیان و گوزەرانی ئەم میلەتە باشە بێت باشە بۆچی خۆیانی لێ بێبەریەکەن بۆچی لە دوو خۆیانی دوورەخەونەوە مەسئولیاتە ئایا ناتوان تەحملی ئەو مەسئولیاتە بکەن یان ئیشەکەیان پێ ناکرێت واللهی جاخۆ من مەسئول نیم و لایەوانیش نیمە تاوکو بزانم سەبەبەکەی چییە بەڵام سەبەبی ئەساسی ئەوەیە کە بابێن بە میلەت بڵم من ناتوانین ئەوان لەسەر ئەوان بڵێ میلەت تا ئێستا ئێمە کردومانە باش بێ و خراپبێ کردومانە لەمە دووە ناتوانین ئیترە و کاتە میلەت خۆی قرارێک بۆ خۆیەکە پێ دوایە کە پێیان ناکرێت ئیتروازی لێ بێنن من ناڵم واسی بێن ئەگەر پیان نەکرێ هەچ کەسێتەمش ئەو کابرا منەگا بە شاگرت کام کا بە شاگرت نتوانێت ڕۆژانەکەم باتێ ئیتر من بەیانی نەموو بۆیش ئەی تۆم هەموو دایرە و دەوایرەوەیە هەمووی دایرێ کارەبا دایری دنیاە دایری شارەوانیە هەموو عالەمە ئیتر تو هەمووی چاوی لەم دایرەیە بەیانی کە لە خەوەڵەتی ئیشێکیە ئەڕوا بەلای ئیشێکەوە ڕووە کاتە دایرەیە باشە کە ئەو دایرەیە هیچی نەیتێ وەکو شاگرد وایە ئەگەر موچەکەی خۆی نەیتێ ماڵ و مناڵەکەی پێبەر بەڕێگەوە دایرەکە دانێ یەتە لای کابرا ها ئەی باشە دوای و کاتە میلەتەکە بۆ لای چی بچێ یا ئەبێت تۆ حەقەکەی بیتێ هی ئەم شاگردا ئیشەکە و بۆ بکە یا حەقەکەی مێ وازە دوکانەکە بێن و شاگردەکەش ئیش بۆ ناکە گیری خواردو بەدەستەوەی کە موچە نییە کێ بەرپرسە لێ ئەجا براکەم بە هەر کەس بەرپرس بێ وە قسەی منەیدەن بەڵام تۆیش هاوڵاتێکی وڵاتی ماف و ئەرکدەیە لەسەر ئەم وڵات لێ وڵاتە براکە مافی چی و شتی چی و ئەی کووە ماف ئەی حکوومەت یارە ئەمان بە حساب نەوتیان تەسلیم نەکردووە ئەی حکوومەت عێراق بۆ نایە باشە بەڵام ئەڵێن حکوومەت عێراقی دوو جار ئەوە چەند 200 میلیارد و 400 میلیاری نردوو ئێستا میلیارد 200 میلیارد هی کۆن بوو خۆی ئەمە مای شەشە خۆ پارەی مای شەش نێدراوە باشە تۆ کێ بە بەرپرسە زانانی وەڵام ئێستا حکوومەتی عێراقی ئاراوان بۆچی ئەوان بەرپرسە ئەی کابراکەی ئەوە نەوتەکەمان تەسلیم کەن و هەندێک لەم حیزبانەی خۆمانیان و کاگە بەزیەوە نەوت تەسلیم کەنە و ئەیتر بە فەردە دۆلارتان بۆ نێرەی کووە
هەمی قسەیە هەمی مزایدێ بەسەر خەڵکەوە کرێ قسەیەک هەیە ئەڵێن حکوومەتی هەرێم هەتا و کاتێک کە لیان نەگرت بووە تەسلیمی نەکرد ئێستا بە ناچاری ئەم تەسلیمکردنەیە بۆیە حاڵ و گوزەرانەکە ئێستا ئاوای لێ هاتووە تۆڵێکی لەسەر وەڵی خۆی دیارە هەر زەخت بۆ گیرگە زەخت نەبێ قابلی استێتە و ئەگەر شتێک و بەدەسەوە بێگەر بە زۆر نەبێ ئەیدەیت و دیار تا و کاتەکە لە دەستی خۆیان بوونێ زەختێکی نێودەوڵەتی بووەوە شکوگومانی تیانە بۆچی پێشەوەی ئەو زەختە نێودەوڵەتێ بکرێ حکوومەتی هەرێم خۆی نەچوو ڕێ بکەوێ بۆی کار نەگاتە ئێرە ئەوە بۆ لە منە پرسێ بێ لە حکوومەت یارێ پرسی خۆ من تو کێ بە بەرپرسانی لەم کێشە و گرفتانە وڵی کێشە و گرفت کاکە هەمی بەرپرسە بەخوا بە حیزبەکان و بە حیزبی مەعارەزە و بەرپرسە بە حکوومەتی عێراقیەوە بەرپرسە بە حکوومەتی هەرێمەوە بەرپرسە هەمی بەرپرسە بەڵام ئێستا لەسەر خۆیان لایە بن ئەڵێ نێمە بەرپرسی هەیدەیتر وایە خۆ کاکە کێتە خەتاکاتە تحملی و مەسوولیاتە ناکەن تحملەکەی چیستێ و حجەی بەدەسەوەڵە کاکە من نەوتم تەسلیم کردو توش پارەم بەرێ وڵا کاریگەری تەواوی لەسەر هەموو تاچێکی کۆمەڵ هەیە بەڕاستی من خۆمەک و کارمەندێش بڵێ لە بواری ناوەندی تەندروستی کارەکەم مانگانە لە خۆی هەموو بسپێنجیمان وعدوا بوو کە موچە بدرێت دوایی دواخرا وردە وردە چووە پێنجیمان یعنی هەر مانگە بڵێن بۆ منە پێنجی شەژ یا پێنجی چوار لەوە ئیتر وەسعەکە تێک چوە چواردەی مانگی دواتر چووە هەژدەی پێنج من لە هەژدەی پێنجەوە موچەم وەرنەگرتووە ئێستا حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە بەرپرسنی لە موچە ئایا تۆ خۆدۆک و کارمەندێک کێ بە بەرپرسی موچە دەزانی کە ئەو حەقت پێ بدە وڵا حکوومەتی هەرێم خۆی بەرپرسە ئەی تۆ مۆزەفێکی من وەزارەی تەندروستیم وەزارەی تەندروستی سەر بە ئەنجومەنی وەزیرانە وایە کەواتە بەرپرسی یەکەم ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستانە بەڵام بۆچی خۆیانی لێ بێبەریەکەن بۆچی ئەو شتە ئەو مەسوولیاتە لە سەرشانی خۆیان لابن و وێخەنە سەرشانی شوێنی دیکە ساڵ کۆمەڵی کێشە گیر و گرفت ئەمانە هەمووی کۆبووەتەوە بەڕاستیەوان بێباک بوون لە مۆسعا ئیتر کۆبەوە بەڕاستی بۆیان چارەسەر ناکرێ ئێستا تۆ هەر لە ماڵەکەی خۆتا کۆمەڵی کێشەکەم و کوڕێ لە مایەکە کۆبێتەوە مانگەکە بێتە ڕۆژێکە بۆت حلە بێت هەمووی کۆبووەتەوە ئیتر لەوانەیە هەندێک جار پێشیان عیبێ بە شکستی بزانن ئەمە زیاتر بە دەستکەوتی ئەزانن پیان عیبێ بڵێن ئێمە لەم شتا شکسمان خوارد هەموو شتێ ئێستا کێشەکە هەموو کە دەزانێت بەرپرسی یەکەم ئەوانن ئەوان هەر ئەڵێ ئێمە ئەمەمان کرد ئەوەمان کرد ئەوان کرد یعنی ئەوە واجبی سەرشانی خۆیانەکەی بگە چکە دەسەڵاتی گرۆ دەزانڵێ من ئەوەنە سەوتەمێنەوە ئەوەنە کورسیمەیە ینی تۆ سەیری کە پەرلەمانێک هەبوو 111 ئەندام پەرلەمانی هەبوو من دایمە ئەوە وتومە 111ەکەی ئاسیاسیە زۆر بە من باشتر بوو لەبەر زانیاری ئەمێ کۆمەڵی کێشە گرفتی وە حەلەکردن بەس 111ەکەی ئەوان چی کردو 111 زەربی ئەو 8 ملیۆنە بکە بزانە چەنەکە کە ماگانە وەریگرتووە کە کەسێ بە 100,000 وەکو ئەو فەقیری کە ئێستا لەوەیە کە مندامە خاوەن پێداویستی تایبەتە یعنی فەرقێکی ئەوە بکە لەگەڵ ئەندام پەرلەمانە کە 8 ملیۆنی بەس کاژ وەرگرتووە باسی نەسریە و ئەمە و سیارە و بەنزین و کۆمەڵێ شت امتیازات خۆی و کە سوکاری کە تا ئێستا هایلایڤ لە وڵاتان و بۆ سەفەرێکە چێ بۆ یاریەکە چێ بۆ سعودیە دەفتەرە سەرفەکە ئەی خەڵکی فەقیر تۆ سەیری ئەم فەرق و جیاوازیە ئەڵێ من بەرپرسیم لە موچە و ئەو مەسوولیاتی لەسەر شانی خۆی لابردووە ڕێی جەناب ئایا کێ بەرپرسە لەوەی موچە و بژێوی خەڵک دابین کە ئێستا بە نیسبەتی هەرچی حیزب هەیە لە کوردستانە گەورەترین کێشە کە هەیەە بریتە لە ئەم خاڵی کە من باسی یەکەم لە دوو ڕۆژی بوونیانەوانێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی لە ڕۆژی بوونیانەوە هەتاوەکوونی ئێستاکە هەموو حیزبەکانی تریش لە هیچ بوارێک لە بوارەکانی پەروەردە زەراعە سەناعە تیجارەیە ڕێکاری علمیان بەکار نەهێناوە و بەکاری ناهێنن ئەگەر بەکاریان بهێنایە لە هەموو بوارەکانی ژیانە ئەم کوردەی کە ئێمە هەیە گەشەیەکی ئەو تۆی ئەکرد ئیسپای بۆچی نایکەن ینی کێشەیان چییە بۆ ڕێگەیەکی دروست و عیلمی وەکو تۆڵی بەکارڕێن پەڕان بۆچی نایکەن دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەمینیان پەروەردەی پێشینەی وڵاتی ئێمە کە لەسەر چی دروست بووە لەسەر بنەمای عەقڵیەتی عەشایری بیابانی عەرەبی دروست بووە عەقڵیەتی عەشایری بیابانی عەرەبی
بە چەند تەوەرەیەکە ئەڕوا بە ڕێگەوانە یەکێک لە پەندە گەورەکانیان کە هەیەە ئەڵێ ئەنا على ئەخی ئەنا واخی على ابن عمي ئەنا واخی و ابن عمي على الغەریب یعنی ئەکاتە ئەو پەڕی خۆپەرستی لە پێشەوە خۆم دوایی براکەم دوایی ئامۆزاکەم دوایی خەڵکانی تر ئەم عەقلیەتە عەرەبیە بیابانیە لەسەر ئەوە ئەڕوا بە ڕێگەوانێ کە ژێردەستەکەی خۆی برسی کات لە پەندەکەیە ئەڵێ چی ئەڵێ جەوی عکەلبەکە یەتبعکە سەگەکە برسیکەی شوێنت دەکەوێت برسیکردنی مێشکەیە و برسیکردنی سکەیە ئەوەی کە بەجێ کراوە ئێستا هەردووچان کراوە قانونی بە کورتیانەوێ خەڵک برسی بکەن ئەم کێشەکان لەمەیە بەڵێ بەڵێ ئایا زلهێزەکان و دراوسەکانی ئێمە هەتا چەند دەڕێگە بە ئێمە دەن ئێمە گەشە بکەین ئەمەش خاڵێکی ترە ئەم دوو خاڵک هەردووتی یەکی گرتووە هەردووکی لە نەکبەتی کووردا یێتە پێشەوانێ هۆکارە هەرە سەرێکیەکەش کە لەمانە زۆر گرنگترە پێگەی جوغرافیە پێگەی جوغرافی ئێمە لە 2600 ساڵ و 3000 ساڵی پێش ئێستاوە شوێنی یەکگرتنەوەی بەرژەوەندیەکانی زلهێزەکانی جیهان و دراوسەکانی ئێمەیە لە گەمژاندنی ئێمە پارچە پارچەکردنی ئێمە کردنی ئێمە بەگشت یەکتریە لێرەوە لەم پارچە پارچەکردنەوانێ ئەیڕێم و زۆر بە سەراحەت ئەیڵێم هیچ حیزبێکی کوردستانی لە دایکبووی ناخی کورد نییە هەمووی دەستی دەرەکی لە پشتیوێتی ئەی با بە ڕێگەوانێ بۆ مەبەستێکی خۆی حساب بکەن ئێمە کوردین دەبێ یەک پارچە بین بەڵام چەند حیزب هەیە لە کوردستانە ئەم هەموو حیزبەمان بۆ چییە هەر یەکە خۆی بە چیە زانێ بە کوڕی بەرلشکرە زانێ هەر یەکە خۆی بە ئازا ئەزانێ هەر یەکە خۆی بە تەواو ئەزانێ بەرامبەرەکانی هەمویان بە ناتەواو ئەزانێت ئەمە پارچە پارچەکردنی کورد نییە نازانمی تر چی ترێ بۆ بڵێم مەسەلەی بژێوی خەڵک لە ئێستاە خەڵک نزیکەی 2 مانگە موچەی وەرنەگرتووە حکوومەتی هەرێم دەڵێ من بەرپرس نیم لە موچە تۆ کێ بە بەرپرسەزانی کێ تۆ کێ بە بەرپرسی موچە من تەنها حکوومەت بە بەرپرسەزانم کەسی کە بە بەرپرس نازانم بۆ لەبەر ئەوەی ڕێکارە عیلمیەکان وەکو لە پێشەوە وتم جێبەجێیان نەکردووە ئەگەر جێبەجێیان کردایە لە پێشەوە ئەمریکا و رووسیا و بریتانیا و بەروبرەوانە شەهادەیان بە ئێمە ئەدا کە ئێمە گەیشتونێتە ئاستێکی ئەوتۆ ئەتوانین نەک خۆمان بەرین بەڕێگەوانێ وڵاتانی دراوسێش بەرین بەڕێگەوانێ بۆچی ئەم مەسئولیاتە لەسەر شانی خۆیان لابن بۆچی ئەڵێن ئێمە بەرپرس بۆ بەدەم نابێت کاکە کردەوە حسابە بەدەم نابێت ئێستا من ئەم قسانە بۆ بەڕێستان کردوەنیە ئێساڵە من نەم کردووە وەڵا زەختێکم لەسەر بوو فڵان کەس بە زۆر پێیوتم وەها نەبووکردایەوەیان لێکردمە ئەمە بەهانەهێنانەوە بابەتێکی کەیە ڕوودا و حەقیقەت بابەتێکی کەیە لە باتی احتراف بە پەشەلی خۆی بکات گوێگرە ئەگەر عەرەبیان نەناسی و هەتاوەکوونی ئێستاکە ئەوە معنای ئەو پەڕی گەمژەییە لە بوونی عەرەب و هەتاوەکوونی ئێستاکە یەک یاسایان هەیە تا ئێستا لایەن نەداوەلەی لە کاتی نەبوونی دەستەڵاتە هەموو ماستاوێک بۆ بەرامبەرەکەیانەکەن کە دەسەڵاتیان پیا کرد بە گوێرەی بڕی پەیدابوونی دەسەڵات لێی هەڵەگەڕێنەوانێ بڕۆ لە حکوومەتی عێراقی یەکەمەوە کە دامەزراوە وەرە بۆ عەبدولکەریم قاسم عەبدولکەریم قاسم وتی چی العرب والأكراد شركاء في هذا الوطن شەریک ئەوە بوو کە ئەو کردی یا بوو بەهۆی ڕوودانی شۆڕشێک بەرپرسی موچە وەکو بەرپرس حکوومەتی هەرێمە بەڕاستی لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەک و بۆ هەموو دام و دەستگاکانی حکوومەت بەڕاستی ینی ئەبێ مشوری ئەم خەڵکە پێش وەخت بخورێت خەڵکانێکەیە خانە نشینە خەڵکانێکەیە گلەی یەکاڵێ وەڵا پارەی کارەبا نییە وەڵا پارەی ئاوی نییە ئەی کە تۆ موچە نی پارەی کارەبا ئاویش نایی ڕەنگە ئەم کەسە بەشێکی زۆر لە موچەی پاشەکەوت کرابێ لای حکوومەتە بۆ حکوومەت داوای پارەی کارەبا ئاوەکە بۆ ئامادەنی ئەو پارەی ئەمداتە خۆی خاتە بەریەوە مەسەلەیەکی کوردی لێمە ئەو نانە ئەمڕۆ لە خوانە ئەوان بەس ئەوانێ بێت ناڵێ ها هەرڵێ بێنە یاخت بێنە شتی ئەوێت بێنە کارسازی ئەوێت چاکسازی ئەوێت تۆ بیرێ لە
حاونیشتمانەکانی بکەرەوە بیرێ لە معاشخۆرەکانی بکەرەوە خانی نیشەکانی بکەرەوە تازەترین لێدوانی حکومەت دەوێت ئەڵێ ئێمە بەرپرسنین لە موچە ئێستا ئەی چیەکەن دانیشتو ئەی چیەکەندا منیش پرسیارێ لەوانەکەم خۆ من کەسێکم دڵسۆستترین کەسم بۆ ئەم خاک و نیشتیمانە پێشمەرگە بووم دوو جار بریندار بووم دوو جارش بریندار دوو جار بریندار بووم باشە و بە فەخریشەوە بەڵام ئەی کێ بەرپرسە وەکو کەسێک کە خەباتە کردووە بریندار بووی لەسەرم خاکە ئێستا حکوومەتی هەرێم بۆچی خۆی بە بەپرسیار نازانێت بەرامبەر موچەی خەڵک کێشەکە لە چیە؟ ئەو پرسیارە لە من مەکە پرسیارە لەوان بکە من هاونیشتمانی یەکەم لەم وڵاتە ئاژیم لە هەرێمە ژیم باشە من نازانم بۆ کێ بەرپرسە غێر حکوومەتی هەرێم بەرپرسە بۆچی مەسئولیاتەکە لەسەر شانی خۆی لە ئاوە وڵاو ڕاکردنە لە مەسئولیات ڕاکردن لە مەسئولیات ئێستا تۆ ئەگەر تۆ ئەم مایک و کامیرێت پێ نەبێ مخابلەی منەکەیت قسە لەگەڵ منەکەیت تو ئێستا بەرپرسیاریەکەی لەسەر شانە لەو شوێنەی کە کاری لەکەیت لەگەڵ هاوڵاتیانە قساکەی تێگەشی ڕای هاوڵاتیان وەرەگری ئەوان ئەوش وایە ئەوژە بێ بەرپرسیارەتی هەڵگرێت یا ئەبێ بەرپرس بێ یانگەر خۆی بە بەرپرس نازانێت جێ بێڵێت من ناڵێم جێ بێت چونکە ئەوانیش خەباتێکیان کردو خەباتیان هەیە و دەسخیان ناوە ینی لە هەردوو حیزبە سەرێکیەکە بەڕاستی کەواتە هەتا لەو شوێنن بە پرسیارن سەجار بڵێ نێمەش لەسەر شانی ناخوات من ساحیبی ئەم تەلەفۆنەکەم لێونە بێت دۆسەکەی دۆزێتەوە بۆم ئەو تەلەفۆنە هی منە هەچێکی پێکرابی هی منە ئەویش بەرپرسیان لەو جێگەی کە تیا کاری تیاکەن بۆچی بۆ خۆیان هەیە بۆچی بۆ هاوڵاتی نییە وەڵی خۆی هەموو کەس دەزانێ ئەڵێ هەموو ئەم ڕۆژە نەگەرم ڕۆژە هە لە هەموو زمانێکە هەموو شتێ بە پارە شەڕ بە چەکە کرێ بە پارە ئیم ڕۆژەکەی وای لێ هاتووە ئەو ساب ئیدارەتەکە لە لادەیەەکە بە دوێنێ و کەشکوینی خۆیان جایش بەشتی جای و بە یعنی ئەسازای لەگەڵ هەموو شتێکە بەس ئیم ڕۆژەکەی وا خەڵک دنیا پێشکەوتۆ فێری خواردنی خۆش و ئیسراحەت و جلوبەرگی چاک بووە جا لەم سەردەما زۆر خەتەرەکە پارە ببرێتەوە و موچە نەبێ ئێستا حکوومەتی هەرێم ئەڵێ من بەرپرسیم لە موچە تۆ کێ بە بەرپرسە زانی لەوەی موچەی خەڵک بدا بەرپرسەکە ئەوەیە تا ئێستا ئەم بەرپرس بوو بەڵام بەکە نەوتەکەی بە قسەی خۆیان سە خۆم لە لیجنەکان نەبوو بە قسەی خۆیان کە نەود ڕادەسی عێراق بکەن ئەبێ ئەو پارە بنێرێ بە قسەی ئەمان ئەمەیەڵێ وە دەکەڕەوتی بەرپرسنی بەغا بەرپرسە بەغاژەڵێ گوێم لێ بوو لە ئینا سوودانی وتی لە هەواڵەکان لە سوودانی وتی وەڵا ئێمە مەعاش ئەدەین نەکەین پێمان وتون بێ ئێمە هەموو مەعاشێکە دەین لە هەژدەی مانگە چۆن تەزەکەن بەس ئەوان رازی نین دێرێم رازی نیە لە هەژدەی مانگ بیدا ئەنی لەبەر ئەوەی ئەو ئەڵێ ئەبێ هەرچی شتە ڕادەسمانی کەن گومرگ و شتەکان ئەم گومرگەکان و داخلی دەرۆ ئەمان جەڵی ئەوان رازی نین بەوە نایدەن یا ئەوانمانە بەنێ یا موچەکە ئەدەین ئەگەر ئەوانە بێت ئێستا لە نێوان ئەم مشکیلانە خەڵک چی بکە خەڵک گیری خواردە بەستەوەی کە حکوومەتی عێراق دوو حکوومەتی هەیە لە جاتی حکوومەتەکە موچەیان پێ وڵا ئەمە نەکبەتیەکە بەس بۆ دانیشتوان و موچەخۆر و حتا ناوبازار و کاسبکەرانجە بەخوایسە هەیە خۆ مەعاش و ساوانە بوو دنیا ئیسە تەئسیراتی لەسەر کاسبکار و دوکان و ناوبازاریش هەیە موچە نەدرێ زمانی زووان نەبوو ئاوا ئیسە زۆربەی موچەخۆر ئەمانە ئەم پارە کە نەیە بازار بەجارێ ئەتەپێ ئەرە وەڵا نەک تەئسیری لە موچەخۆر کردە ئەوەشی موچە ناخوا و کاسبکار ئەو خەمێتی ئەو دوعاکە لە زیاتر لەو خانشین باشە چەندێکە موچیان پێ وڵی ڕۆڵە ئەوە تەقریبا مانگی پێ جانانێتە 6 و حەوت ئەوە بۆ هەژە ڕوا یعنی سێمانە دوومانەما کامل مەعاشمان نانێشی وەستێر حکوومەتی هەرێم ئەڵێ من بەرپرس نیم لە موچە تۆ کێ بەبرز وڵی سەرۆکی حکومەتی ئەی سەرۆکی باوکو دایک هی میلەت جاکۆ حکومەتی سەرۆکی مین باوکو دایک نەبێ مانا سواری سەرمانە بێ حکومەتی وان ناکرێ بۆچی خۆیان بە بەرپرسیان نازانن وڵا خۆیان نازانین بۆ بەرپرسیان نازانن ئەزان هەرچی شتێ بۆ خۆیانە بۆ کەس نییە
خۆمە حکومەنی بابە حیزب و حیزبن حیزبن حیزب ئەی بابەڕێوە وڵاتی حیزبی بابەڕێوە هەروە دەرسلەوە بەڵام خۆیان ناو حکوومەتی هەرێمی کوردستان وەرە بەخوا حاشا لە حکومەتی هەرێمەوە وەڵامە هەرێم هەر بەڕێیە کات حکومەت نیوە بەڕێکەرە کاکازانی بۆ برا ئەگەر میلەتێک حکومەتێک میلەتەکەی ئاوە سەگەر و داما بکە میلەتەکەی بێمەعاش بکە بێژیان بکە ئەی باشە بۆ ژیانی خۆی ڕەوایە بۆ خەڵک ناڕەوایە بۆ خۆشی ژیان بۆ مەسوول بارزانانی و بنەماڵەکانیان بۆ ڕەوایە بۆ خەڵک ڕەوانیە ئەوە بۆ خەڵک بەڕەوا نابینن بەڵام ژیانی خۆیان ڕەوا نابێت من 25 ساڵ خزمەتم هەیە بەخوا و پێخەمەر کەرێتیم کە بەختەوە بێشێتی گەڕانەوە دوور لە 20,000 220,000 باشە قەینا من مامنار یارمەتیمە وای 20 ساڵ خزمەت 220,000 ئەرە بەخوا بەشی یەک مێژ نابوو ناخواردن من مناڵەکان یارمەتی من کوڕم هەیە شکر بۆ خوا کوڕم هەیە مناڵەکانی درێژ بە ئیشەڵا لەگەڵ کوڕەکانی تو لەگەڵ ئێوە ژیانی ئێوان چۆنەوە و ژیانی خەڵک چۆن ژیانیەوە لە حەد بەدەرا ژیان بە هەموو ئەخۆن و تی خاڵێن خەپە بە میلە خۆ وڵای تاعزیری میلە دێن ئەو ماشەکەین بە میلەت تاعزیری بەڵام میلەتی مستاخە بەڵام ئەڵێن ئێمە خزمەتی میلەتەکەین ڕاز ناکەن میلەتی خزمەتی میلەت ناکەن بابە ئەمانە عیلەتن خۆ حیزب حکومەت نین ئەمانە ڕاز ناکە ئەگەر خزمەتی میلە دەکەن ئەی باشە قەی ناکە چەند ساڵات نەو دەپرۆشی نابێ ئیمکانەتی ماوەیە پارە هەبێت لە ناو میزانی خۆتا بابی بە موشەی خەڵکی هەرێ بەتەمای بەغابی نەوتە ڕازەشکەش چ نەما هیچ نەما هەموویان بە بەغا کورداجەکەش دا بە بەغا ئەڵێن ئەم نەوتە تا و کاتی دەسەڵاتی هەموو خۆیان ڕادەستیان نەکرد ئێستا بە زۆر لێیان گرتوونەتەوە بە زۆر ئەچن بە دوایان ناو داوای سۆریشیان دیەکەن وەکو سوڵواپسی بۆ بەغا برێ بە قوربان پارەمان پێێنێ پارەمان بنێ ئەیان پاری ئەم ناو بوژە و بژەی ناو خۆیە ئەدێ بە چی ئەدێ بە بیناو بۆ خۆیان با بە وەڵامان هەر بۆ خۆیان بۆ خزمەتی خۆیان خزمەتی فەقیر وەژار نییە فەقیر وەژار تووشی دەربوو بنامەتی ئێمە خزمەتەکەین واڵێ حاشا خزمەت قەدەوە ناکرێت قەدەوە خزمەتی میلە ناکرێت میلەتان دارزانەوە حاصل تا چەندێک لیان ناڕازیت وڵی چەند خوا لیان ناڕازیە منیش ئەوەنگە بەڕووی خۆڵ لیان ناڕازیم کە خی گەورە سەرو هەمومانەوەیە ئەمانە زاڵە من نەڕووەکە نەقادی خوا هەمویان بەرەڵا فەساچی بێئەخلاق بێ ڕەوش ڕێزمە بۆتە نابن بەڕاستی لە حەبە دەرن ناوی دینا لە بیستەوە کێ بە بەرپرسیارە زانی بۆی موچەی خەڵکدابن سەردا بە خێربیان سوپاسانەکەم بۆم دەرفەتە بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێم بەرپرسیارە لەم دۆخە چکە هەموو شتێک دەستی خۆیانە موچە بدەنیانەدان هەر ئەوانن باشە بەس بۆ لەسەر شانی خۆیان بە سولاتەکە بەرپرسیارەکە لابن وڵایترەوە بخۆیان نەزانێ ینی پێم سێرەخا کە خۆیان لە بەرپرسیاری ینی خۆیان لە بەرپرسیاری بە دوورەگرن چکە حکومت دەبەدەست خۆیانە 32 ساڵە بەدەست خۆیانە ئەیبن بە ئارزوی خۆیانە چی لێکن چی لێ ناکەن ئێستا ئەوان ئەڵێن ئێستا ئێمە نەوتپان ڕادستی بەغا کردووە ئەبێ بەغا دابینی بکە بەڵێ واڵێن تۆ بەڕاستی بەغا بە پرسیارە زانی بۆ پێدانی موچەی خەڵک یاخود حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بەڕێزم حکوومەتی هەرێم بەرپرسیارە وەزارەتی دارایی هەرێم بەرپرسیارە لەوەی کە موچەی هاوڵاتیان و موچە خۆرانی هەرێم بدە بۆچی حکوومەتی عێراق حکوومەتی عێراقی ئامادەی دەربڕێ کە موچە لەگاتی خۆیان بدا ئێستا ئەوان ئەڵێن ئێمە نامانەوە نایدین ئەمە هۆکارەکار خۆیان بۆچی نەخەڵک تاوانبارە نە حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراقی هیچ پەیوەندێکی بە موچەی هەرێمەوە نیە با پێچەوانەوە زۆر تەرکیز لەسەرەوەکە کە موچە خۆرامەدا هەرچەند بەڕاستی خۆم هیچ موچەیەکم نیە لە حکوومەتی هەرێم خۆت لە بازاڕیشە بەڵێ کاسبم لە بازار کاتێک کە موچە نادرێ تا چەند کاریگەری خراپ لەسەر کڕین و فرۆشتنیەوە لە بازارە دروست 100% کاریگەری زۆر خراپی هەیە بژێوی خەڵک بەڕاستی ژیانی خەڵک قورسە بێمەعاشی بێموچەی بازاری بەڕاستی یەکجار شێواندووە زۆر بازار لاواز بە بەڕاستی ئێستا ئەوە نزیکە بینەوە لە 2 مانگ موچە نەدراوە لە ناو بازاڕی دۆخی ئێسای بازار چۆنە کە ئێستا 2 مانگە موچە نییە وڵی بازار زۆر خراپ زۆر خراپ بەڕاستی بازار ینی ئەچتە هەر مارکێتێک ئەچتە هەر بازارێک ئەوەی کە چینی هەژارە بە تایبەتی هەر بەڕاستی زۆر خراپە ینی زۆر خراپ بەڕاستی کاتێ موچە درێت دۆخەکە گوەڕێت موچە کادرێ بۆ ماوەی دەڕۆژێک بازار زۆر باشە بۆ دەڕۆژ 15 ڕۆژ کەمتر یا زیاتر بازار زۆر باش لە دو بازار خۆی لێتەوە بەڕێزان وەکو بینیتان هاوڵاتیان زۆربیان پیان وایە کە حکوومەتی هەرێم چ بڵێت و چ نەڵێت ئەو بەرپرسیارە بەرامبەر پێدانی موچە و بژێوی هاوڵاتیان لەبەر ئەوەی ئەمان خۆیان نامناوە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە حکوومەت بیانی خاوەنی خەڵکی دەبێ مشوری ئەوە بخۆی کە موچەی خەڵک دابین بکەیت نابێت بەرپرسیارەتەکە لەسەر شانی خۆیان لابرێت جا ئایا لە باغاوە دابینی کیان خودت هەر شوێنێکی دیکەوە بەرپرسیارەکە حکوومەتی هەرێمە بەشێکیشان پێیان وا بوو
حکوومەتی بەغدا بەرپرسە لەبەرەوەی ئێستا هەموو داهات و نەوت ڕادستی حکوومەتی بەغا کراوە ئێستا دەبێت ئەو موچە بنێرێت بۆیە لەم نێوانندەیە تەنها ئێستا خەڵکەکە زەرمەندە نزیکە بینەوە لە دوومان کە خەڵک هیچ موشەیەکی وەرنەگرتووە دۆخێکی خراپ لە بازارە دروست بووە کاریگەری لەسەر تەنانەت کاسبکارەکانیش داناوە و ئەوشی موچەخۆرە زۆربەیان تەنها چاوەڕێی ئەوەن کە موشیان پێ هەیە کرێچیە هەیە بژێوی ماڵ و منداڵەکەیەتی هەیە شتی کڕیەوە و دەبێت خستەکەی بداتەوە زەختی لێکرێ ئەمانە هەمووی کاریگەری خراپی لەسەر ژیانی فەرمانبەرانیش داناوە کە هیوادارین لە داهاتوە ئەم کێشانە کۆتایی بێ ئیتر فەرمانبەران دوای چەند ساڵێکی زۆر لە کێشە و مشکیلە خەمی پێدان و پێنەدانی موشەکانیان نەخۆ بەنامەیەم جاران پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوا گەورتان سپێرم خواتان لەگەڵ